ويعني هالكاري قاقلم شو أنا هذا كده يعني دكت دستي ناوین ڕەش و ئێش ڕزگاربووێن دەستێ داعشە ناوین ئاکنجە تاخی ئازادی بوو سنتەرێ قەزای و سێ تەبەقە ساڵە 2014 ئەو لەگەڵ سێ ئەندامین خێزانەخۆ کەفنە دەستێ تروستێن داعشدا و هەرچەندە دەیکاوی و دوو خوشکردنوێ زوو ڕزگار بوون لێ ناوین بۆ دەمێ نێزیکی 5 ساڵە مات بن هۆڤایەتی و بێوجدانیا داعشدا ئەس ینی وەکو ئەسیەکم ئەس دخوازم ینی ئەڤل دەستێواندا زووترین دەم ژ دەستێوان دەرکەون هاریکاری ئەزانم ئەس ویشتی ینی زانم هاریکاری شوانڕە هەیە ئێزدی هەنا و هەواڵ گەلێک هەنە لوانت گەرن لوانت پرسن ئەس دخوازم ینی هاریکاریەکە مەزنتر و بتر ژوان ڕەبێتەکردن زووترین دەمش دەستێوان دەرکەبن ژبەر ئەس یەک بووم لێ دەریاگرتی بووم ژیانەوان ڕەوشاوان گەلێک یا بزەحمەتە ئەبێت نەڤێ دەرێ ئەس دخوازم ینی جیێوان ماڵاوان جیەکی باشتر بدنێ دەمێناوێن ڕزگار بووی گەلەکە بلەس بۆش بۆ دیتنا کە سوکارن خۆ و تایبەت دەیکا خۆ لێ دەمێ گەهشتیا مال ئازارەکە دەبوو وەختێ کەچا مەهات ناڤینە ئەبرێڤە گەلێکێ ئەکێ خۆش بوو و گەلێکی خولکی وێ بەکری بوو و بەحسا دەیکا خۆت کرد وێ دیا بگە هەدەیکا خۆ بنێ وەختێ ئەم هاتنە مال مەبانی کردێ مگو کەچە وەرە مامڕوونی هات مگو با بۆ خودێ دەیکاتە چوو ئەزبتریمە ئەو ڕابوو و هەماکەتە ئارتی ناوین کونومنەب هەزاران کچێن ئێزدیا لە ڕەوشەکە دەرونیە خرابوو دجهەکێ بێ سەروبەردا دژیت ئەو کەسین تێنە ڕزگارکردن دویات کەسین شارەزال بارێ درونیدا سەردانا ئاوان کردبانە و دەوراتێن تەهیلی بۆ ڕەڤەکردبانە هەروسا مینا ئاناوینێتت بینی ینی حالێوی چاوایە ئیرۆ لڤی کاڤلی دەژیێ ئەم هێڤیتکن ڕێکخراوێن ناودەوڵەتی کەسانێن پەیوەندیدار بێن هاریکاری بۆ ڕدابین ناوینش دایک بووە ساڵە 1994 و بۆ دەمێ پەتەرژ 2 ساڵە وەک پێشکەشکار و بێژە لە ڕادیۆ چیایە شنگال کارکردە و دەخوازە ڕزگارکردنە ئێزدیên مای و باشترکردنە ژیانە ڕزگار بۆوان دکات شەروەخدر کورسان نیوز نەحیا بەعەدرێ